پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بە پێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لە دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەخۆ پێشکەشتان دەکرێت. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆ گەلی کوردستانم کاتتان باش، منە نوحسێنم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس. بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەبێ بە بارودۆخی سیاسی کورد لە پارچەکانی کوردستان لە نێوان ساڵی ڕابردوو ساڵی 2017 و ئەڵگۆڕەکانی ساڵی داهاتوو. لە چەند ساڵی ڕابردوودا کورد چەندین قۆناغی جیاوازی بڕیوە و هەندێک لەو قۆناغانە قۆناغی سەخت و دژوار بوون و هەندێک قۆناغیش بریتی بوون لە قۆناغی ئەزموندار و ئەتوانین شانازیان پێوە بکەین. هەندێک لە چاودێرانی سیاسی ئەڵێن لە دوو ماوەی زەمەنی گرنگە لە ساڵی 1989 کە دیواری بەرلینە ڕوخێ یەکەم دەرفەت یا بابەتێکی مەوزوعی گرنگ هەلومەرجێکی نێودەوڵەتی گرنگ کە دیواری بەرلینە ڕوخێ و دوجار لە ساڵی 1989 تا 1990 بلۆکی سۆسیالیستی ڕوخێ کورد لەو زروفە مەوزوعیە ئەتوانێت ئەزمموی باشووری کوردستان دروست بکە و هەندێکی تریش ئەڵێن دووهەم ئەزمموی کورد دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی بوو کە توانی ئەزمموی ڕۆژئاوای کوردستان دروست بکە. یەکێ لە نووسەرە ئەوروپیەکان ئەڵێ کورد لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دوو فیشەکی تەقاندوو، یەکیان باشووری کوردستانێکیان ڕۆژئاوای کوردستانە. مەبەستی ئەو دوو بابەتە مۆزوعەیە کە باسم کرد و لە ماوەی ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستان یا با بڵێم کورد بەگشتی هەلومەرجێکی دژواری تێپەڕان چ لە شەڕی داعش و چ لە قۆناغی پۆست ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی بەشێکی زۆر لە ناوچە جێناوەکان و لە باکوور بۆ نمونە دەستگیرکردنی بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمان و سیاسیە کوردیەکان و شەڕی بەردەوامی نێوان پارتیکرێکارانی کوردستان و حکوومەتی ئەنکەرە و لە ڕۆژ ئاواش کێشە و گرفتی نێوان پێدەوە ئەنە کەسە یا با بڵێم گرفتی نێوان پارتیکرێکاران و پارتی دیموکراتی کوردستان و لە ماوەی ڕابردوودا لە باشوور خۆپیشاندانەکان و دروستبوونی دیاردە و حیزبی نوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا ئینشقاق و ئینشعابی هێزە سیاسیەکان بەردەوامە، بەڵام لەسەر ڕۆژی ڕابردوودا با بڵێم ئەمڕۆ 11 ڕۆژی خۆپیشاندانەکانە لە کۆماری ئیسلامی ئێران کە داوای گۆڕینی ئەم سیستەمە سیاسیەکەن. ئێمە بەگشتی باز لە بارودۆخی کورد دەکەین ئایا ئاڵوگۆڕەکان کە لە ئێران ئەگە قەرارە ڕووداوەکۆی کە میدیاجییانیەکان و سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا قسەی لێیەکەن و هەندێک گەڵێن گەڕانەوەی بەهاری عەرەبیە لە ئێران و ئەمریکانەی شادوتەوە بڵێم ئەمریکا ئەوروپانیان شادوتەوە کە ئێران دەخالەتی زۆرە لە وڵاتانی منتەقەکە وەک دوێنێ نوێنەری ئەمریکا لە نەتۆیەکگرتووەکان لە کۆماری ئیسلامی ئێران ساڵان 7 ملیار دلار بەتەنها بۆ ڕژەمی بەشار ئەسەد خەرجەکە. بێگومان پێم وایە گرفتێک هەیە لە خوێندنەوەی سیاسی کورد لە خوێندنەوەی سەرکردایەتی سیاسی کورد لە خوێندنەوەی دەستگا دامەزراوەکان کە هەمیشە کورد پێی وانییە کە هەلومەرجە ناوچەی و نێودوڵەتەکان تەسیری زۆر لەسەر بارودۆخی سیاسی کورد و هەنگاوەکانی هەیە کە بە تەسەوەری من مۆزوع ئەگرنگەکەەوە چکە ئەو دوو دەستکەوتێک ئێمە لە باشوور ڕۆژاوە بەدەستمەهێناوە دەرەنجامی دوو دیاردەی مۆزوعی ئاڵوگۆڕی ناوچەی و نێودوڵەتین. بۆیە تەسەوەرەکرێت ئەگەر ئاڵوگۆڕێک لە ئێران ڕووبدا بێگومان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان جێگە و پێگە و موقعەتی گرنگی هەیە و لە هەمان کاتیشا بۆ باشووری کوردستان بۆ پارچەکانی تریش ڕەنگە هەنگاوی جدی بنێت چونکە ئەو وڵاتانی کە کوردیان بەسەرادا بشکرا و بێگومان چەنە هەلومەرجێکی نالەباریان هەبێ ڕەنگە بۆ کورد باش بێ. هەندیشە پێی وایە نەخێت تێکچوونی کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە بارودۆخە لە قازانجی کورد نەبێ. ئێمە ئەمڕۆ بیسەرانی خۆشەویست تاوتوی ئەم مەوزوعە گرنگاکەین لە بەرنامەی پارادۆکس بە میواندارەتی بەڕێزان مامۆستا ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێز کاک ئەحمەد ئابلاخی نووسەر و ڕۆژنامەنووس، بەڕێز کاک بورهان ڕەوف نووسەر و چاودێری سیاسی. بەخێر بێن مامۆستا، بەخێر بێ کاک ئەحمەد، بەخێر بێ بۆ بەرنامەکە.
زۆر سپاس مامۆستا دەگەر لە جەناب تۆ دەست پێ بکەم و پێشێکی من خوێنمەوە جەنابەت پێ وایە ئەوەی کە لە ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان و لە باکوور و بۆ دەقی چەق بەستووی هێزەکانی ڕۆژهەڵات پێ وایە کو دەتوانێت لە ساڵی داهاتووە ئەمانە تێپەڕێنێ یان پێ وایە هەلومەرجێکی ناوچەی و نێودەوڵەتی بێتە پێشەوە کە کورتانی هەنگاوێکی تر بنێ یانەوەی کە نووسەر ئەمریکیەکە یا خۆراوەیەکاڵێک کە کورد دووجار دوو فیشەکی تەقاندوەیەکیان بۆ ئەزمموی باشووری کوردستانە بێگومان بەو کەم و کوڕیانەوە کە هەیەی و یەکیان ئەزمموی ڕۆژاوی کوردستانە. سپاس بۆ بەڕێستان بەخێراتنی هەردوو بەرز میوانەکانەکەم و سپاس بۆ ڕادیۆی گەلی کوردستان. دیارە مەسلەی کول ڕۆژهەڵاتی ناوەڕاست ها مەسلەیەکی دیێرینەوە ئەگەر ئێمە مێژوویی نزیکی وەرگین لە 100 ساڵی پێشەوەواتە لە سای کەسپیکەوە تاکو ئێستا بۆمان دەرەکەوێت کورد بە ئیتفاقێکی نێودەوڵەتی لە دوای ناوەڕاستی جەنگی جیهانی یەکەم و دەودا لە دوای جەنگی جیهانی یەکەم لە نێوان هەر سێ پارچە و چوار پارچەی وڵاتانی تورکیا و با بڵین عێراق و سووریا و ئێران دابەشکراوە. ئەم چوار پارچەیەش هەرێکی لە کاتی خۆیەوە تا ئێسا خەباتی سیاسی و خەباتی دیبلۆماسی و حتا خەباتی سەقافی و کولتوری تاگا بە شۆڕش و شۆڕشی چەکداری بەردەوام بوون. جا لە شوێنێکیان کەمتر لە شوێنێکیان زیاتر لە شوێنێک تووشی نەکسە و نامەتی بوون دوای سەر یاڵاوەوە لە شوێنێک ماوەیەک سڕبوونی بەخۆوە بینیوە. بیریشمان نەچێت هەرسێ تەجروبەکەی کوردی کە تەجروبەی حکوومەتی شێ مەحموودی 1990 و تەجروبەی 1945 ماباتە 46 ماباتەوە تەجروبەی ئەخیریان تەجروبەی 1990 ڕاپەڕینی کوردستان و حکوومەتی ئێرێمە دوای سێ جەنگ بووە. شێ مەحموود دوای جەنگی جیهانی یەکەمە و ئەمە بۆ تەژی لە قسەکەی بەڕێز کالومەرجی نێودەوڵەتی چەند تەسیری هەیە لەسەر دۆزی کورد زایدن ئەوە بێ هەلومەرجی ناوخۆی کورد خۆی حزوری هەبێ و دووەمیشیان دوای جەنگی جیهانی دووەمە کە کۆماری مامەد بەرهەمێنێ سێمیشیان دوای 1969 بریتێ لە ڕوخانی دیواری بەرلین و 1990 بەڕێز فەرموود دوو جەمسەری نامێنێ و جەمسەری سۆسیالیستی بە کەمپینی وڵاتانی ئیشتراکی بە قیادەی سۆڤێت بەرەو ڕوخان وەکو لوعبەی دۆمینەوەکە لێەوە بۆ ڕۆمانیا بۆ ئەنگارێ بۆ بلغارێ و ئەڕوخێ ئەمەشیان ئینتیفاضەی کورد و ئەو دوای داگیرکردنی کوێت لێ ئەبێتەوە و بەرهەمی بریتێ لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم سیانە کە سێریکەی لە دوای ئەوەز ئەڕوویاوە ئێساچێ کورد بۆ خۆی پێگەیکی تریەیە. ئەم پێگەی کورد لەم سێ ساڵ لەم بابلین بە دوای 2010 کە گۆڕانکاریی تڕویاوە گۆڕانکاری باری عەرەبیە مەسەن 11 سپتەمبەرە 11 سپتەمبەر ئەبێتەوەی سەقامچیربوونی حکوومەتی هەرێم و فیدراڵی لە دەستوری عێراق و ڕوخانی دەوڵەتی عێراقی و باری عەرەبی ئەبێتە هۆی سەرەڵدانی بابلین بزوتنەوەی کوردی بە بزنەوەیکی ئیجابی پێم وایە ئەمڕۆیەکە لەو بزنەوانی کە لە چوار پەرچەکە پەیوەندیی ئۆکەی لەگەڵ غەرەپەیە کە ئەویش بابلین کوردستانی سووریایە. کوردستانی تورکیا ئەبینی سەرباری وجودی پەکەکە سەرباری وجودی هێزە کوردیەکان بە حکمی ئەوەی کە بابلین تورکیا کەمالیستانە ئیش ئەکات با بڵێن یان عوسمانیانی نوێ ئیش ئەکات ئەبینی مەسەلەن پەرلەمانتاری کوردی لە سژنایە و دەستگیرە کرێ و پەرلەمانتار حکومی بە ئەدرێ و سێرەکەی ئیشکالێکی سیاسی لە کوردستان ڕوویاوە. لە کوردستانی عێراقی خۆشمان بە تایبەتی لە کۆتاییەکانی ساڵی 2007 بە حکمی ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم دەرهاوێشتەی وەزعی کە لە کوردستانە ڕوویدا و مەسەلەی هاتنەوەی دەوڵەتی عێراقی بەو شوێنانی جێناکۆکانی کە لە سێ ساڵی جەنگی با بڵێن نابەرامبەری کورد و داعشدا بەدەستمان هێنابوو تووشی ئیشکالێکی گەورەبووی. ئەم ئیشکالە دیارە دوو هێزی سەرکی دەوریتیا بووە، چ کۆماری ئیسلامی ئێران و چ دەوڵەتی ئەمریکا. ئەویش بە پێی خوێندنەوەی من لەبەر دوو هۆیە. یەکەم کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ڕیفراندۆمی ئێمە زۆر تند بوو، توندیەکەی ئەوە بوو کە بەرجامەکەیمان بینی. دووەمیش ئەمریکا پێی وایە عەبادی شخصێکە ئێوە بەقۆت بێ و ئێوە بەهێز بێ و ئێوە شاری عەرەبی تەعاتفی لەگەڵ جارێکی کەی کاندیدکردنەوەی عەبادیە هەبێ. بۆ لەبەرەوەی ئەمریکیەکان پیان وایە عەبادی لە عێراقا ئەتوانێت دەستی شیعەی ئێران لە عێراق ببڕێ، کە من ئەمە بەوامێک کەزانم کە ئەمریکا تێکەوتو لەبەر دووشت. یەکەم عەبادی تەحسیل حاصل شیعەیە، ئەمە یەک. دووهەم لە عێراقا ئێران بەقوترە تا ئەمریکا، لە عێراقا ئێران بەقوترە تا ئەمریکا. بۆیە لە عێراق ئەمە دوو. سێم ئێرانیەکان یا با بڵێن کۆماری ئیسلامی ئێران بە سێ چوار مۆدێل یا بە سێ چوار فۆرم لە عێراقا ئیشەکەن. فۆرمە هەرەزەقەکەی یا مۆدێلە رەزەقەکەی ئەکرێ بڵێن جەنابی مالکی تەمسیلیەکە، فۆرمێکیکەی ئەکرێ جەنابی سەدر تەمسیلیکە، مۆدێلێکیکەی کە بەحساب مۆدێلە میانڕەوەکەی و ئەمریکا دعمیەکە یا ئەمریکا پشگیریەکە و یا ئەمریکا ڕێ پێداوە فەرمو تا پردێوەرە و فەرمو تا قەرەنجیروەرە و فەرمو حیوار هێشتا حیوارێکی جدی لە نێوان ناوەند و هەرێمانیە عەبادی تەمسیلیەکات. ئەم فۆرمانە لە عێراقا تەحسیل حاصل فۆرمی ئەجندەی ئێرانین. بۆیە وەزعەکە بەعام من وای بینم کە بەرەو
چی بڕابەرە ئەو بڕات کە بسەن تا بانگی 5 کە 12 پێش قەرارێکە انتخابات لە عێراقا بێ سیناریویەکی وا گۆڕانکاریی وا دراماتیکی ڕوونەیە هەزە دروستکە بۆیە 12 5 انتخابات ئەکرێت لە عێراقا چکە ئیشکالی چکەشەیە ئێستا سونەکان لە عێراقا کە بە عمقی وڵاتانی 22 دەوڵەتی عەرەبی هەن و ئەم سونانە پێگەیەکی ئەوەنتریان لە سیاسەتی نێودەوڵەتی لای وڵاتانی غەرب هەیە چکە شیعە نین چکە متەطەریف نین چکە ئەوە نین ئەوە نین کەچی سەرەکەی ئێستا سوناڵی لە مجەمەعایە سونە پارێزگایەکی گەورەیە ناوی مووسڵە بۆ بەجێ پیاس قەزای هەیە کەس ناڕاتەوە ناحێ هەیە کەس ناڕاتەوە حتا حەشتی شعبی نایڵێ سونەکان بڕۆنە بۆ ناحێ ڕزگارکراوەکانیان عەفوکەی بەڵێ بۆ خیزانانی هەڵبڕێتە بۆ ناحێکانیان بۆ قەزەکان بۆ محافظەکان بەڕێز کاک ئەحمەد ئاوڵاخی ئەگەر سەرنجی جەنابەت بزانم لەسەرەوەی کە وەکو پێشتریش لە پێشەشی بەرنامەکەی وتم دەرەنجامی ڕوخانی دیواری بەرلین و هەڵوەشانەوەی بلۆکی سۆسیالیستی بەناو سۆسیالیستی ببوورە ئەزمموی باشووری کوردستانی لێکەوتەوە کە فاکتەری سەرەکی داگیرکردنی کوێت و شەڕیکەنداوی فارس و ڕاپەڕینی بەهاری 1990 بووە دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری عەرەبی و زەعیفبوونی بەشار ئەسەد ئەزمموی ڕۆژاوای کوردستانی لێکەوتەوە ئێمە ئێستا خاوەنی دوو ئەزممونین و ڕاستە لە باکوور هەنگاوی زۆندراوە بەڵام ئەوی گرنگە و فۆکەسی ئێستا لەسەر خۆپشاندانەکانی ئێرانە ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی داوای گۆڕین یا با بڵم فشارێکی زۆری لەسەر ئێران هەیە پێ دوایە هەلومەرجێکی وا دێتە پێشەوە کە ڕۆژهەڵاتی کوردستانیش ببێتە ئەزمموی سێهەم و ئایا ئەزمموی سێهەمی کوردی کە ڕۆژهەڵاتی کوردستانەکە ئەتوانێت بۆ نمونە کاریگەری پۆزتیفی لەسەر ئەم دوو ئەزممونەی تر هەبێ بەڵێ من پێشێکی زۆر سپاس بۆ بەرنامەکەتان کاگازاد ڕوونکردنەوەیکی زۆر باشی لەسەر ئەو مەسەلانە یا و پەیوەندی ئەو گۆڕەپانی کوردی بە ڕووداوانی کە لە جیهانە ڕووەیە بەڵام تەنها شت کە من لەگەڵ ئەوانی کە بەهاری عەرەبی کاریگەری هەبێ بۆ گۆڕەپانی کوردی و بۆ ساحەی کوردستان لەبەرەوەی تەنها لەلای ئێمە گروپە ئیسلامیەکان ویستیان لاسایی ئەو بەهاری عەرەبیە بکەنەوە ئەویش بۆیان نەچووە سەر لەبەرەوەی کە کوردستان پێ لە ڕووی فکرەوە پێگەیەکی لەبار نییە بۆ پێشچوونی فکری ئیسلامی بەو شێوەی کە ئەخۆیان چاوەڕوانیانە کرد بەڵام ئەو ڕووداوانەی ترکەوە کاریگەری هەبێ هەروەها سەبارەت بە ڕووخانی جیداری دیواری بەرلین و بلۆکی سۆسیالیست من حەزەکەم ڕوونکردنەوەیکی تر بدەم ئەویش ئەوەیە کە ئەو شەڕە ساردەی کە جاران هەبوو لە بینی دوو جەمسەرا کە بریتی بوو لە رووسیا و ئەمریکا ئێستا کێشەکان بۆ شێوەیە نەماوە دوو جەمسەری تازە دروست بوو کە بریتێ لە ئەمریکا و بزوتنەوەی ئیسلامی لە جیهانە من گومانی ئەوەکەم کە رووسیا ئێستا لەسەر زۆر کێشە لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنی لەسەر بکەن ئەو دوژمنایەتیە گەورەیە نەماوە بەو شێوەی کە هیچ بێ لەبەرەوە ئەوەی کە ئێستا بە شێوەیەکی ئاشکرا زەق بووەتەوە جوڵانەوەی ئیسلامیە کە ئێران بە وەکو هیلالێکی شیعەگەرایی کە پێشڕەوایەتی ئەکا و ئەوێ دەستی شێشاوەتە زۆر وڵاتانی وەکو عێراق و سووریا و لیبیا و لوبنان و زۆر وڵاتی یەمەن و ئەمانە ئەمەش بەو داهات و سامانە گەورەی کە هەیەی کە خەڵکەکەی لێ بە بێبەری کردووە و خەرجەکە بۆ ئەوە لەبەرەوە ئەو ڕاپەڕینانەی کە ئێستاکە لە ئێرانە ڕوایە ئەگەر هات و سەرکەوتوو بێ ئەوە ڕوودانێکی گەورە نەک تەنها لە کوردستانە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەیە و ئەو گۆڕانکاریەی ئەو ڕژێمە کارەکاتە سەر گۆڕانکاری لە لوبنان لە سووریا لە لیبیا لە یەمەن لە عێراق لە هەموو ئەم وڵاتانی دەوروبەری کوردستانیش بەشێکە بێت لەو بەشێک کە کاریگەرە بێت بۆ مەسەلەیە لەبەرەوەی ئێمە ئەزانین ئێستا ئێمە لە ئەم بەشەی باشوور کە ئێمە لە پەنا حکوومەتی عێراقیین حکوومەتی عێراقیش ئێستا حکوومەتی شیعەگەرایە و پەلی بەپەلی ڕژێمی شیعەی ئێرانەوەیە لەبەرەوە کاریگەری ئەوان لەسەر هەڵسوکەوتی حکوومەتی عێراقی دەربارەی کورد کاریگەریەکی زۆر گەورەیە و بە دەسیسە و بە هەموو شتێکی ئەوان هەڵسوکەوتەکەنەوە جوڵێنەوە بەڵام ئێمە ئەگەر ئەو زەختی شیعەگەراییە و ئەو پشتەمان لە ئێرانەوە ئاوا یارمەتی حکوومەتەکەی مرکزەکەی خۆمان نەیاد بۆ سەرکوتکردنی کورد و بۆ پێداگرتن لە زۆر ئارەزوی خۆیان بۆ ئەوەی کە ئێرەش ببێ بە بەشێکی پەیوەست بە ئێرانەوە خواروی عێراق کە ئەوان بە ئارزوی خۆیان هەموو
دەسەڵاتەکانیانی تیا جێبەجێەکەن وەکو باسەکرێت تەنانەت ئەنجومەنی پارێزگاکانی شەر بە دیاریکردنی ئەوان دیاریەکرێ و ئەویان تاکو ئێستا بۆ نەچوەتە سەر بەڵام هەوڵی ئەوان بەڵام بە ڕوخانی ئەو ڕژێمە بە دڵنیاییەوە ئەو ئاواتە بۆ ئەوان نایەتە دی بارودۆخیشترێتە پێشەوە بۆ کوردستان بە تایبەتی ئێستا کوردستان لە بەردەمی ئەوایەکەوە هەڵبژاردن بکات و ئەو هەڵبژاردنە دوای ئەو ڕژێمە من لەو باوەڕام بە شێوازی شترە گۆڕێ کە تەسیراتی ئەوانی بەسەر باشە کاک ئەحمەد دوایە گەڕێم وڵات بەڵام من دیارم مەبەستم لە بەهاری عەربی تەنها تەسیر لەسەر ڕۆژئاوای کوردستان هەبوو نەک لەبەسەر باژووری کوردستان مەبەستمان بە ڕۆژئاوای کوردستان بوو یعنی ئێستا هەواڵێکم لەبەردەستایە ڕۆژنامەی شەرق لەوسەتی سعودی بڵاوی کردوتەوە کە ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی بە فەرمیدان بە هەرێمی فیدرالی ڕۆژئاوای کوردستان داهێنن ئەو بە تەسەری من دیاردەیەکی گرنگە کاڵێ ناوچەکانی فرات کە بەدەست هێزەکانی هەسەدا ینی سوپای سووریا دیموکرات و هێزەکانی یەپەگۆ پەژەوە هەیە ئەوە رووسیاش رازی بۆ کەدان بۆ هەرێمە برێن و بەشەکەی تریشی کە ئەکەوێتە ناوچە عەلەوی نشین و تەرتوسوانە هێزەکانی مۆسکۆ یا رووسیایتیایە بۆ ئەوان بمێنێتەوە بتسەوەری من ئێمە قسەکەمان کاک بورهان لەوەیە من زۆرترمێ بۆ ئەدا ناوچەی و نێودەوڵەتیەکەی وەرگرم تا ئەوەی کە من پێم وایە هەڵبژاردنێکە لە عێراق ڕووبە ڕەنگە هەندێشتی جزئی بگۆڕێ بەڵام شتە گرنگی عمومیەکەوەیە کە ئایا ئەگەری ڕوودانی ئاڵوگۆڕ لە کۆماری ئیسلامی ئێران هەمان سیناریۆی ئەگەری ئاڵوگۆڕ بوو لە عێراقا کە ئەزمموی باشووری کوردستانی لێکەوتەوە و ئەوەی کە زعیفبوون یا بەهێزبوونی بەشار ئەسەد ئەزمموی ڕۆژاوی کوردستانی لێکەوتەوە ینی پێ دوای ئاڵوگۆڕێک کە لە ئێران پێک بێ ئەزمموی ڕۆژهەڵاتی کوردستانی لێکەوێتەوە حکوومەتێکی خۆجێی وەگەوەی باشوور و ڕۆژاوا دروستە بێ لەلایەن کۆمەڵ و دیموکرات و پەژاکەوە بەڵێ سەرتا و سڵاو لە میوانە خۆشەویستەکان و لە بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان بەڵێ بێگومان کاکازادیش ئاماژەی پێکرد وەزئی کورد بە وەزێکی دەولی لە ئەتیفاقی سایکزبیکۆوە دوای ڕێکەوتنەکانی ترەوە کوردستان بەش کراوە ینی ئەم بە ئیرادی خەڵکی کورد نەبوو بە خواستی خەڵکی کورد نەبوو بە دەر لە ئیرادەی کورد بووە لە ئێستاشدا هەر گۆڕانکاریەک بێت ئەبێ هەر بە ئیرادەی دەرەوە بە فاکتەری دەرەوە ئەم گۆڕانکاریانە بکرێ ئەمە زۆر گرنگە دوا تەجروبە و دوا ئەوەی کە لە ڕیفراندۆ ماڕوویدا چونکە ئیرادەی وڵاتانی دەوروبەری لەگەڵ نەبوو ئیرادەی دەرەکی لەگەڵ نەبوو دیمان چۆن لە ناو بێشکەدا جوانە مەرگ کراون نەیانێڵە ئاکامەکەی بین و ئەو تا ئێستش باجی دەرهاویشتەکانی ئەدەین بەنسبەت وەزع لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کۆماری ئیسلامی ئێران برادران پێش من باسییان کرد ئەو دۆخەی لە ئێرانە دەیبینین ئەمە یەکەم جارە قودسیەت و پیرۆزی ئەم ڕژێمە لەلایەن خەڵکیەوە بڕوخێ و یەکەم جارە گەر جاران داوای ئیسلاحات کردی ئەم جارە خەڵک داوای ڕموزە پیرۆزە گۆڕینی و لاچوونی ڕموزەکانی ئەم نیزامە ئەکەن داوای لابردنیانەکەن شیعاری مەرگ چۆن بۆ شادرا ئێستا بۆ ئەمانە درێ خەڵک لە برسێتی هاواری هەڵساوەوەی ئەڵێن نەغەزەونە لەبنان جانم فیدا ئێران ئەمانە هەمووی وەدەنگ هاتنی خەڵکە ئەوەی کە جەنابەت باسی کرد 7 ملیار و نیو بەس بۆ سوورەت بەدا 7 ملیار و نیو بودجێ سوپای پاسدارانە 2 ملیار بۆ سوپا تەخسیس کراوە لە بودجێ 2010 1 ملیار بۆ بەسیج سەرف کرا ئەمە لە کاتێکدا خەڵکی ئێران برسیە ڕەشوروتە طبقی هێلکە سێقات سعرەکەی بەرز بێعنی بێکاری نزیکەی لە 12.4 زیادی کردووە تەزەخم زیادی کردووە خەڵکی ئێران ئەگەر ئەمە مەسەن زیاتر لە ناوچەکانی تری ئێرانەوە لە شارێکی پیرۆزی وەکو مەشهەدەوە کە سێم شاری شیعە بۆ مقدسی و مەرخەدی ئیمام ڕەزای لێ لێوە خۆپیشاندان دەستی پێ کردو و ناڕەزایەتەکان گوێزراوەتەوە بۆ شارەکانی تری ئێران تەسەوری من کورد تا ئێستا عنی ئەوە نییەکەوە ئەم ناکۆکیە لە ئێرانە یەکلای کاتەوە کورد ئەوکو چۆن لە عێراقدا ئێمە لە 91 ئاوڕێبین و دەبینین شارەکانی بەسرا جنوبی عێراقەمی کۆنتڕال دوای چەند ڕۆژێک لە سلێمانی ڕاپەڕین دەستی پێ کرد و لێرە کە کورد زانی خۆی نەکا بە کەرەسەی ئەو شەڕێک گەورەی کە ڕووەداوەیسە کورد لە ئێراندا هەدەفە گەر ئێستا بە دەستی دەرەکی ئەوەی کە ئەم دوێنێ پێ لە ئیمامی نوێ جمعی تاران دەڵێ پیلانەکان لە هیرات و لە هەولێرەوە سەرپەرشتی دەکرێن دژ بە کۆماری ئیسلامی ئێران دەیانوێ مەسەن کورد تێوەگرێن نەگەر ئێستا کورد لە هەر ئێستادا هەر جم و جولێ بکە ئەگەر ڕووداوەکانیان گۆڕانکاریەکانی ئێران بەرەو یەکلابوونەوە نەڕێەوە تەرازوی هێز بەلای خەڵکی ئێران نەجێت کورد لە ئێستا خۆشیان ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانین خۆپێشاندانەکان بەو گەرمی و گوڕێنیەکەوە لە شارە مەزهەبیەکانی تری ئێراندا هەیە
هەیە بێگومان ئەگەر هەر گۆڕانکاریەک لە ئێراندا ڕووداوەکو جەنابەت باسی کرد لە چۆن لە سووریا و لە عێراق ڕوویداوە بێگومان لەوێ ئەم جارە لەوەیە ئێران هەرگیز بە وڵاتێکی یەکگرتوو نەمێنێتەوە نەک هەر کورد لەوانەیە عەرەب ئێستا من بەیانێکی عەرەبیم دیڵێ هەڵ ئیسەوە جامیع عەرەبی داواکە ئەحواز بکەن بە ئەندام لە کۆمکاری عەرەبیدا وەکو سەرەتایەک بۆی ئەوان داوای بەشی عەرەبی خۆیان کەن لە ئێراندا داوای وەکەن کورد لە کۆمەلکاری دەوڵەتانی ئیسلامی وەربگیرێ وەکو وڵاتێکی ئیسلامی ئەمە عەرەبەکان شتی وایان نووسیوە هەڵێ پێشبینی ئەوەش دەکرێت چۆن لە ناوچەکەدا هەموو وڵاتە گەورەکان بەر ئەم بوومە لەرزە کەوتون کە لە ڕەبیعی عەرەبی وە سەری هەڵداوە ئێستش ئەو دوو هێزە گەورەی کەوا لە ناوچەکەدا هەن تورکیا و ئێران تا ئێستا بە سەلامەتی ماونەتەوە دیمان ئەم دەڕەوتی سونی لە تورکیاوە شیعەگەرایی لە ئێراندا بەرامبەر بە دنیا وەستناتەوە و ئێران خۆی بە شوێنگرەوەی کێتی سۆڤێتی جاران ئەزانێەوە ململانی ئەمریکا دەکاوە ئەو پێشڕەوانی ئەو کرێتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست داستا و بەرامبەر بە ئەمریکا گرتنی ئەمانە ئەوان حساباتی جدی مامۆستا بێمەوە لای جەناب مامۆستا ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بیسەرانی خۆشەویست من ئەمڕۆ قسە و باسە لەسەر هەلومەرجە بارودۆخی سیاسی کورد لە ئەرچوار پارچەی کوردستان لە ژێر تەسیری هەلومەرجە سیاسیە ناوچەی و نێودوڵەتیەکان و زۆرتر تەرکیز لەسەر ڕووداوەکانی 2007 ڕابردوو 2010 داهاتووەکەین بە میواندارەتی بەڕێزان ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەحمەد ئابلاخی نووسەر و ڕۆژنامە نووس و شارەزار لە کاروباری چەپ و ئیسلامی سیاسی و بەڕێز بورهان ڕەوف نووسەر و چاودێری سیاسی مامۆستا ئازاد تۆفیق لە دانیشتنی کەمانە قسەیەکت کرد وتت بۆ نمونە ئاڵوگۆڕێکە لە ئێران پێک دێ بێگومان هەموو ئاڵوگۆڕانش کە لە منتقەیە هاتبوون پێ دوای بە قەشۆڕەشی ئۆکتۆبەر گرنگە و ئەمە قسەیەکی زۆر دروستە و ئەو بە تەنها کورد نییە کە لەژێر ئەو ئاڵوگۆڕەیە ئەتوانێت ئیسفادە بکە و ئیمتیاز وەرگێ و دەستکەوتی پۆزەتیڤ بسنێتەوە ئەو وەکو کاک بورهانوتی عەرەبەکانی ئەهوازن بلوچەکانن و بۆ نمونە تورکمەنەکانن و کوردە فارسە و زۆر پێکاتە و ئیتنیکی ناهۆمۆژینی جیاواز کە بێکەوە لەکێنراون و زایدەنەوەی کە دوێنێ جێگیری سەرۆکی ئەمریکا لە دیدارێکە ڕایگەیاند ئەڵێ سیاسەتی ئۆباما بەرامبەر بە ئێران غەڵەت بۆ ئێمە کاتی خۆشی ئاگادارمان کردوەوە ئێمە ئەو سیاسەتانە دووبارە ناکەینەوە قسەکەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان جێگە و پێگە و موقعەتی چییە بێ وە چ تەسیرێکی لەسەر باشوور و پارچەکانی تری کوردستانە بێ ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ڕۆژهەڵاتی کوردستان سوپاس بۆ بەڕێز من پێش ئەوەی جوای بێن بەوا شتێک بەڵێم ئێستا فێندەمینالیزم بەگشتی لە دوو بەش پێکاتەوە سونی و شیعی فێندەمینالیزمی شیعی ئەکرێ لە ڕووی فیزیکیەوە یا لە ڕووی ئەوەی کە لە فقی شیعیە هەیە ئەو فتوایە نەدا کەسێک بڕوا لە ناو پێگەیەک لە ناو شوێنێکی بدەی کابراە یا مرتەدن یا کافرن یا دەرەوەی ئیسلامن مەسیحینچین خۆی بتەقێنێتەوە بەڵام ئەم دوو فێندەمینتالیزمە دوو بەرهەمی گەورەیە فێندەوازی ئیسلامی سونی قاعدە و داعشم بۆ بەرهەمێنێ کە ئێستا سێرەکەی ئەوروپایمانەوە کردووە فێندەمینتالیزمی ئیسلامی شیعەکە حەشدن بۆ بەرهەمێنێ لە عێراقا حەماسن بۆ بەرهێنێ لە فەلەستینە جوندوڵڵان بۆ بەرهێنێ لە لوبنانە حوسیەکانن بۆ بەرهێنێ لە یەمەنە ئەمانن بۆ بەرهەمێنێ کە ئەمانە هەمووی چین ئەمانە هەمووی بابلین تەسیر و فشاری سلبی و نەریان لەسەر مەساڵحی غەرب بەگشتی و ئەمریکا بەتایبەتی لە منتیقا هەیە منتیقە خۆزانی منتیقە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگەکەی لە دوو شوێن هەیە یەکەم لە ڕووی کلتوریەوە هەرچی ئاینە ئاسمانێکە لێرە هاتوون دووەم لە ڕووی ئەوەی پێوتێ وقودی جیهانی یا بڵین وزەی جیهانی احتیاتی یەکەمی هەموو دنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سێ لە ڕووی جیۆپۆلیتیک و پێگەی بەستنی شەرق بە غەربەوە ئەوروپا بە ڕۆژهەڵاتەوە بە ئێرەوە هەمووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لای ئەمریکیەکان وەکو چرای وەکو هێڵی سوروایە و ئەمنی قەومی وایە ئەمانە کارێکی کردووە ئێسا فشار لەسەر دەوڵەتی ئێرانی ئیسلامی ئێران هەیە لەبەر ئەم شتانە کۆماری ئیسلامی ئێران نایەڵێ سووریا بڕۆخی کۆماری ئیسلامی ئێران لە لوبنانە ئەتوانیان پشت بکات کۆماری ئیسلامی ئێران لە یەمەنەوە بابلین حوسیەکان سەرغوبارانی سعودیەکەن کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا حەشدی هەیە و چی بیۆدێت لە بەحرێن لە بەحرین لە ئەفغانستان بابزانین لە ئەفغانستان ئیسا کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی دوای ئەو حەشدەی کە شانزەی داهات بۆ کەرکووک ئێستا هیلالی شیعی تەکمیلە بووە ئایا هیلالی شیعی تاسیل حاضر لە قازانجی سیاسەتی ئەمریکای لە منتیقەیانە ئەمە ئیشکالەکەیە اینجا کۆماری ئیسلامی ئێران کە ئێساچێ ڕاپەڕینەکانی خۆنیشاندانەکانی کە نزی ئەمڕۆ بۆ یەکزەمین ڕۆژ دەبێ و ئەم خۆنیشاندانە لەوەی 2009 جیایەوە داوای خەڵکی ئێرانە خەڵکی ئێران لە فارسی لە عەرەبی لە تورکی لە کوردی لە بلوجی لە ئازەری
يعني ئەگەر ئێران تەفشیک بێت و کۆماری ئیسلامی با بڵین کۆمارێکی تر بێتە جێی کۆمارێکی دیموکراسی فیدرالی بێت لانی کەم 6 نەتەوەیە 6 دەوڵەت یان 6 کۆماری فیدرالی بەخۆوە بینێت کە بتوانێت عمقی تاریخی و عمقی جیۆپۆلۆژی هەرێکی تورکەکان بەرەو تورکەکان کوردەکان بەرەو کوردەکان عەرەبەکان بەرەو دنیای عەرەبی و واکەزا فارسەکان بەرەو دنیای فارسی ئەبات. کوردستانی ڕۆژهەڵات ئێستا یەکێکە لەو کورسانانەی کە لە چوار پلاچاو هەر چوار پارچەکە کە مێژووکی دیێرینی لێخەباتی چەکداری خەباتی سیاسی هەیە و تەجروبەی دووەمی پێکانەی کۆماری مەهابات هەیە سیر ئەەکەی شتێک لە خامڵی ینی بڵین بێدەنگی پێوە دیارە لە کورسانی سووریا ئەوەتانێ ئەخیر هەواڵکە خۆت ئەمر ئێستا خوێنتەوە ئەوە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە کە ئەمریکیەکان لەسەر فیدرال بۆ ئێ قسەکەن پێم وایە کورسانی سووریا ئێستا ئۆکەیە لای سیاسەتی غەربی. کورسانی تورکیا ڕاستە تووشی ئیشکالێکی گەورە بۆ هەشتا کورسیەنەوە دوای انتخاباتێکی کە کرایە و لە انتخاباتەکە دابەزینیان بەخۆیان بینی و خەڵکی وەکو دەمیرتاش وەکو چێو ئەمانە ئەجیرێن و حکومە دێن بەڵام هەر بروز و هەر بڵین کڵپەی شۆڕش بەردەوامە لە کورسانی عێراق ئەو تەجروبەیە کە بینی لانی کەم تاکو ئێساچێ ئەگەر ئێمە پاشە ششمان لە ساڵانی سەردەمی داعش و شڕی داعشا کرد بێت بەڵام لای ئەمریکیەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ پارێزراو بێ و فیدرال هەبێ و ئەم حکوومەتش ئەبێ حکوومەتێکی بەقوت بێ بە سەرپەرشتی دوو کەسی سیاسی کە ناویان نێچیر بارزانی و قوبات تاڵەبادیە. ئەمە هەمووی بۆ خۆی ئایا کورسانی ڕۆژهەڵات ئەم گۆڕانکارە چ کاریگەریشی بێ؟ کورسانی ڕۆژهەڵات خاوەنی چەندین حیزبی سیاسی کوردیە لە چەپەکان و لە مارکسیەکان و لە نەتەوەیەکان و حتا لە ئیسلامیەکانیش ئەمانە هەمووی پێگەی خۆیان لە شارەکانی ئێران لە کورسانی ڕۆژهەڵات هەیە. کورسانی ئێران ئەگەر ئەم تەقینەوانە یا ئەم با بڵین بارگژی لە منتیقا هەیە بڵین ئەم ڕێپیەوان و مزار و بەریەکاتینیان دەسەڵات و ئێرەیەک و کاکە ئیشارەی پێە لە کاکبوران ئیشارەی پێە لە شارێکی وەکو مەشەد لە شارێکی وەکو قوم لە ناو تارانە ئەمە ینی دەرئەکەوێت ئەم داوای خەڵکە داوای کۆمەڵانی خەڵکی وڵاتیە گەلانی ئێرانن داوای کوردەکان نین بۆ مافی ئازادی و مافی چاری خۆشین داوای عەرەبەکانی ئەهواز نین بۆی جابنەوە لە دەوڵەتی کۆماری ئیسلامی داوای تورکمانەکان نین بیان خەنە سەر ئازاریەکان نین بیان خەنە سەر تورکیا داوای خەڵکی ڕەش و ڕوتە مەسەلەی برسێتیە مەسەلەی هەژاریە مەسەلەی نەبوونی ئازادیە مەسەلەی نەبوونی مافەکانی تاکە ئەمە کارێکی کردووە. گۆڕانکاریەکانی من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران بە گۆڕیانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کاریگەری بەقەت دەک سەورەی ئۆکتۆبەر بەقە سەورەی فەڕەنسیە بێت کە سەورەی فەڕەنسی لە سەورەی ئۆکتۆبەر هەزار کاریگەری زیاترە. سەورەی فەڕەنسی 1970 تەسیری لەسەر معریفەی دنیا لەسەر کولتوری دنیا لەسەر ئازادی ژن مافی هەوڵاتی بوون یەکسانی مافی گەلان یەکسانی نێرومێ شۆڕکردنەوەی دیموکراسیەت بە هەموو دنیا ئەوە هەمووتوانین بڵین معریفەی دنیا قەزاری سەورەی 1970 من پێم وایە گۆڕانکاریی ڕیشەی لە سیستەمی سیاسی لە ئێرانە بێت ئەو گۆڕانکاری بەقە و گۆڕانکاری سەورەی فەڕەنسی کاریگەری لەسەر جیهان و لەسەر ئیقلیم و لەسەر ناوچەکە کە پێم وایە کورد یەکێک لە هەرە خاوەن چانسەکانە بێت کە لەو گۆڕانکاریە حسەی ئەسەدی ئیجابی بەرەکەوێت. کاک ئەحمەد ئابلاخی پرسیارێکی گرنگ کە پەیوەندی بە بێگومان بەردۆخی سیاسی کوردستانەوە هەیە ئەویشەوەیە کە ئێمە لەلایەکەوە شایدی ئەوەین کە ڕۆڵی گروپە چەپەکان یان بزوتنەوەی با بڵێم بزوتنەوەی چەپ و ڕادیکاڵ لە زۆربەی ئاڵگۆڕە سیاسیەکانی کوردستان غایبە هەرچەندە هەندێک پیان وایە ئەوەی کە لە ڕۆژاوە ڕووەدا هێزێکی چەپ و ڕادیکاڵە بەڵام بەشێکی زۆریش پیان وایە نەخێر ئەو بستنەوەیکی ناسیۆنالیستی کوردیە لەژێر ڕێبەرایەتی پەکەکەیە و لە ئێرانیشە لە کۆی 76 حیزبی ئۆپۆزیسیۆنی کە هەیە نزیک 60 بەوانە حیزبی چەپ و ڕادیکاڵن بەڵام ئێستا هەزەکرێ بۆ نمونە جێگا و پێگە و مۆقعێت و نفوزی ئەوان و تەسیر و هەژمونیان لەسەر ئەو ڕووداوانە کەم ڕەنگە. ئەمە دیوێکی ئەگەر پرسیارەکەت لە خەیاڵ بێ بۆچی چەپەکان لەم ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەیان ڕووەدا ئەوەی کە بینیشمان لە بەشێکی زۆر لە وڵات ڕووداوەکانی بەهاری عەرەبی جگە لە تونس جێگا و پێگە و مۆقعێتیان کەم بوو یا نەبوو یا غایب بوون و لە باشووری کوردستانیش بە هەمان شێوە لە زۆر شوێنی منتەقەکە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە ئەم حرەکەتە غایبە لە بەرامبەریە ئەوەی کە جەنابیش شارەزایەکی زۆرتیای هەیە ئەوەیە کە حرەکەی فەندەمێنتاڵەوەی مامۆستا ئازادیش باسی کرد ئیسلامی سیاسی بە هەردوو باڵەکەیەوە شیعە و سوننەی تا دێ هەژمون و هێمنیان زیاترە بێ و تەنانەت هەندێک لە چاودێران مەترسیەوەیان هەیە لە ئاڵگۆڕەکانی داهاتووی ئێران و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان چ گروپی مەکتەبی قورئان چ گروپی سەلەفیەکان تەسیری زۆریان هەبێ ئێستا باس لەوە کرێت کە هەر خودی ئێران یارمەتی ئەم گروپە سەلەفیانە و بەشێک لەمانەدا پێ دوایە لە داهاتووە بەریەکەوتن دروست بێ ئەگەر لە سەر ئەمە جەنابەت
بەسێت چاو من هەر ئیزافەیەکم هەیە بۆ قسەکانی کاگازات زۆر جوان شکاریەکانی کرد بۆ مەسلەی ئەوەی ئەو هۆکارانی کە ئێستاچێ ئەمریکا بۆچی دژی ئێران وەستاوەتەوە بۆچی ئەوێ ئەو ڕژێمە بڕوخە یەک ترسیکەش هەیە جگەلەوەی ئەوان باسییان ئەوانی جەنابی باسی کرد مەترسی ئێران و حکمیشی لەسەر ئیسرائیل کە ئەمە شتێکی گەورەیە ئەوان ناتوانن لەبیری بکەن بەڵام ئەوەی ئێمە تاکو ئێستا گوێبیستێ بین و ڕەچاویەکەین ئێران ئەو ڕۆڵە باشە نبینێ بۆ بە هاوپشتی خۆپیشەندەران بەتەنها ڕاگەاندن و قسەکردن نەبێ هیچ شتێکەی نەکردووە کە بێگومان ئەتوانێت ڕۆڵی گەورەتر ببینێەوە ئەگەر هات و تەنها بیانووی مەسلەی شەرعیەتی دووەلی بێ و تەجاوزیەوە نەکە من ئەڵێم ئەی کاتی خۆی رووسیا چوە ئەفغانستان پرسی بەشیە کرد یان رووسیا و ئەمریکا هەردووچان ئاسمانی سووریان داپۆشی بە تارەکانیان پرسیان بەشیە کرد یان ئەو کاتێکەوە پەلاماری عێراق درا پرسیان بەشیە کرد ئەمانە پێویستیان بەوە نییە کە پرس بە شوێنە بکەن بۆ ئەوەی شەرعەتی دووەلی بەناوی شەرعەتی دووەلەوە هەر کاتێک بیانە ئەتوانن ڕۆڵی گەوریان هەیە لەبەرەوە ئێستا ئەمریکا ئەتوانێت ڕۆڵی گەورەی هەبێ لەو خۆپیشاندانانی ئێران ئەو خۆپیشاندانانی ئێران بەڕای من ئەگەر پشتیوانی نێودەوڵەتی نەبێ و یان وەکو مصر ئەگەر سوپا لە بەرژەوەندی خۆپیشاندەران بەشدارینەکە ڕژێمی ئێران ئەزانین کە ڕژێمێکی سەرکوتکەری داگیرکەری دیکتاتۆرە کە زۆر احتیمالیەوە هەیە کە ئەو خۆپیشاندانە بکوژێتەوە سەبارەت بە ڕۆڵی چەپ من حەزەکەم یەک تێبینی بچووکت بەمێ لە وچە نەزەری ئێستای منەوە چەپ تەنها خەڵکانی شیوعی و مارکسی نین هەموو کەسێک بە پێی تێگەشتنی تازە لە چەپ هەموو کەسێک کە هەست بە چەسانەوەی دەستەی یان فکری بکە و تێبکۆشێ بۆ لابردنی ئەو چەسانەوەیە ئەوە بە چەپ حسابە میلەتی کورد بە هەموو لایەنەکانیەوە لە هەموو پارچەکانی کوردستانە بە چەپ حسابە بە هەموو فکرێکی نەتەوەیشیەوە بەڵام دەربارەی ئەوەی کە چەپ لاوازە من ئەمەوە تێ بڵم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەپ سەرکەوتو نەبووە تاکو ئێستا لە هیچ بەشێکی هیچ وڵاتێکە چەپ نەیتوانیوە ئەو ڕۆڵە کاریگەرە ببینێ کە بە ئاشکرا لە سنووری تیور بچێتە دەرەوە بۆ سنوورێکی پراکتیکی هاوبەشتێکی باش بکات لە ڕوخانی ئەو ڕژێمە چەوسێنەراناکەوە وەکو پێویستە وانە بووە و کاریگەری ئەمەش بۆ ئەوەیە کە ئەم وڵاتانەی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە هەموو وڵاتە ئیسلامەکانن ژینگەیەکی لەبارن بۆ گەورەبوون و بۆ فراوانبوونی فکری ئیسلامی بە دەرەجات نەک لە هەموو شوێنێکا وەکو یەک بێگومان ئەحزابی ئیسلامی و جوڵانەوەی ئیسلامی وەکو ڤایرۆس پێویستیان بە ژینگەیەکی پیسەکە بتوانن تیا گەورە ببن ئەو ژینگە پیسەش لە کاتێکا دروستە بێ کە ئاژاوە هەبێ قەیرانی دارایی هەبێ قەیرانی سیاسی هەبێ شەڕ و پێکدادانی گروپە ناوخۆیەکان هەبێت ئێمە لە کوردستان ئەو تەجروبەیەمان هەیە و بینیمانەکەمانە لای خۆمان چۆن گەورە بوون لە ئێران شار ڕاستە ئێستاچێ ئەو خۆپیشاندان و ڕاپەڕینە گەورانە هەیە بەڵام بیرمان نەچێ ڕەنگە بەشی زوربەی زۆری ئەو ڕاپەڕینانە خەڵکانێک بن کە بە فکر ئیسلامین بەڵام دژی ئەو ڕژێمن و دژی ئەوەن کە بگۆڕێ تەنها گۆڕینی دەسەڵات بێ لە کەسێکەوە لە چەند مەلایەکەوە بۆ چەند مەلایەکی تر هەتاکو ئێستا ئەوە بروزی نەکردووە ئایا بزانین چێ بە تەواوەتی پێشڕەوایەتی ئەو خۆپیشاندانە ناکات ئایا ڕژێمێک کەسانێکن گروپی ڕێکخراوێکن ئەحزابێکن کە ئەیانەوێ ڕژێمێکی ئیسلامی سەداسەد لە ئێرانە لابەرن و بێ بە ڕژێمێکی ڕادیکاڵ و ڕژێمێکی بۆ نمونە یان سۆشیالیست یان دیموکرات ئەمانە ئاشکرانی تاکو ئێستەوە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشکەرە وەکو کاک بورهان باسی کرد ڕاپەڕینەکان بەتەنها بریتیان نییە لەوەی کەوا بۆ نمونە لە شارێکە ڕوویابێ کوردەکان بە هەمان شێوە ڕاپەڕیون عەرەبەکان لە ئەهوازە هەتا 2 مانگ لەمە پێش بەرپرسی حزبێکی عەرەبی ئەهوازی لە هۆڵندا تیرۆرکرا لەلایەن ڕژێمی ئیسلامیەوە ئەوانیش ڕێکخراوی خۆیانیان هەیە و ئەگەر ئەمە بەخڵیشێتەوە ڕەنگە بۆ ماوەیەکی باش پاشاگەردانیەک لە ئێرانە هەبێ هەتا کۆ بێت ئەوەی کەوا
دەسەڵاتێکی بەهێز بەتوانە بێت ئێرانێکی یەکگرتوو دروستکە بە مەرجە دیموکراتی بێ و مافی هەموو نەتەوەکان و لایەنەکان بدایان ئەوە تاوەکو زۆر وڵاتی کە بینیمانە پارچە پارچە ببێت و هەر پارچەی بەلایەکە بڕوات. باشە کاک بورهان بێمە لای جەنابێت بێگومان ئاڵوگۆڕێکە لە ئێران ڕووەدا کاریگەری بە قسەکانی هەر سێکتانە دیارەکە کاریگەری مثبەتیە بێ لەسەر پارچەکانی تر. بەڵام بتسەوەری من ئەوەی کە جەناب بدوتت ئێرانیەکان ئەڵێن بەشێ لە پیلانەکە یا بەشێ لە پلانەکە لە هەولێرەوە دانراوە کەچی لەم ڕۆژانەیە میدیایش کوردی بڵاوی کردوێتەوە کە مەسعود بارزانی سەرۆکی لە ئادراوی پێشووی سەرۆکی هەرێمی کوردستان دانیشتنی کردو لەگەڵ ئێرانەکان و بەشێ لەو پلانەی ئاشکرا کردو بۆ ئێرانیەکان کە لەلایەن گوای ئیسرائیل و سعودی و ئەمریکاوە هەیە بێگومان ئەوە سەرچاوەکە ڕۆژنامەی شەرق ئەوسەط یەکێکە لە نووسەنە عەرەبەکانی سعودی ئەم هەواڵی بڵاو کردوێتەوە تۆڵی ئێرانیەکان پلانەکە لە هەولێرەوە دانراوە و ئەو ڕۆژنامەی سعودی ژەڵە مەسعود بارزانی پلانەکەی ئاشکرا کردووە. بۆچی بۆ ئێران و بۆ تورکیا ڕەوایە هەرکە دانیشن لەسەر کورد قسە بکەن و سیناریۆی بۆ سازکەن و پیلانی لە دژگێڕن و ڕیفراندۆمەکەی هەڵوەشێنەوە و مەرزەکانی لەسەر داخەن و عێراق ناچارکان فڕۆکانەکەن بۆچی بۆ کوڕەوانی کە بەشداری لەم سیناریۆ ناوچەیانە بکە کە بە قازانجی تەواوە بێ ولا هەمان کاتە بە تەسیری من بەچوونی من هێشتا باسووری کوردستان لەژێر تەسیری تەپوتۆزی شکستی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبر نهاتوتە دەرەوە پێدوانێ ئەنی ئەو هەلوو مەرجە ناوچەیە پێویستە کورد خوێندنەوەی بۆی هەبێ و چی زەرورە بۆ یا چ لە چانسی کورد و لە قازانجی کوردە لەگەڵ عەرەبە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکای پێویستە هەماهەنگی بکە بۆی کە چی لە بەرژەوەندی خۆیەتی. زۆر ڕاستەوەی ئەو هەواڵانەی جەنابەت باسی کردەوە منیش بینیومە ئەو تۆمەتبارکردنی یەکترە هەیە ئەوانەی لە ئێرانە مەسەن ڕۆژنامەی کەیهانی عەرەبی پێش چەند ڕۆژێک ئەوەی نووسی بوو کەوا لە هیرات و هەولێرەوە ئاژاوەکان تەوجیه دەکرێن و ئاراستە دەکرێن بەڵام ئەوەی لە نوێژی ئەحمەد خاتەمی ئیمام جومعەی تاران لە ڕۆژی جومعەی ڕابردوو ئەویش لە نوێژی جومعەشا کە وەکو ئیترۆک و خەتیبی ڕەسمی وەکو تەبێژی نیزامی جمهوری ئیسلامیە کە لە نوێژی جومعە کرد ئەویش دووباری کردەوەکەوە ئەمە دەستی دەرەکیەوە بێگومان ئێمە ئەومان لەبیر نەچێکەوە لە هەموو شوێنێکی ئەم دنیادا لە هەر کوێ ناڕەزایی خۆپیشاندان داواکاری خەڵک بێ هەموو ڕژێمە دیکتاتۆرەکانی دنیا گەلان و ڕکابەرەکانیان و ئۆپۆزیسیۆنەکان تاوانبار دەکەن بە دەستی دەرەکی و بە تابووری پێنجەم و بە ئاژاوە جێر ڕۆمە دەبێت لە کۆماری ئیسلامی حکوومەتەکەی هەر چاوەڕوان نەکرێت ئەم تۆمەتانە بەخشێنرێتەوە بەسەر خەڵکی ترداوە چۆن مەشاکیلەکانی خۆیان مەسەرنەوەی کەوا ڕاهبەری ئێران عەلی خامنەی وتی ئەو شەڕەی مەسەرەن ئێمە لە حەلب کردمان ئەگەر نەمان کردایە دەبایە لە تاران نابمان کردایە ئەوان پێشووتر ئەزانن شەڕی ئیستیباقی ئەکەن و وڵاتەکانی ناوچەکەیان کردو بە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانیەکانیان لەگەڵ هێزەکانی تردا تا ئێستا بەم شێوە هێنانات عەجەبە ئەتوانن ئەم ڕەوتە و ئەم بەم فۆرمەی ئێستا بڕوانن تا سەر بیبن بێگومان ئەوەی کەوا ئەمریکیەکان ئەیانویست لە ماوەی ڕابردوودا بە جەیش و بە تانک و بە شەڕ لە ناو ئێران یەکلای بکەنەوە ئەمڕۆ ئەو دەبینی شەڕ کەوتۆتە ناوماڵی ئێرانەوە ئەمە گەورەتری خۆمان دەزانین شەڕی ناوخۆوە کێشەی ناوخۆیی چەندێک گرنگی هەیە بۆ وڵاتان و چەندێ مەترسی درەوەکو لە شەڕی دەرەکی ئەمە سەر لە هەموو شوێنێکی ئێرانە کێشەکان بڵاوی پێکردووە بەربینی بە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران گرتووە لە هەمان کاتا بەرامبەر بە کورد هەر ئەو ئیمامەی تاران لە ڕۆژی جمعە وتی ئێمە بەڵێ ئێمە ئیسرائیلی دووەممان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە گۆڕ ناقەزی کە ڕفراندۆمی کوردستان بۆ ئەوان کورد تورکیا و ئێرانیش ئەمانە بە هەڕەشە بۆ سەر ئەمنی استراتیجی قەومی خۆیان دەزانن لە تورکیا و ئەمنیان شەردۆیستا گەر سەر خلافاتەکانی نێوان تورکیا و ئێران بکەی دەبینی لە هەموو شتەکانە ناکۆکن لە مەسەلەی سووریا ئێران بە شەڕ و بە سوپال لەوێ بەرگری لەوە نظامی ئەسەد مێنێ بەڵام تورکیا و ئەردۆغان دەڵێن نەمێنێ خلافاتەکانیان ئەمان شیعین ئەوان سونین بەڵام لە تاکە خاڵی هاوبەش کە ئەوان لەسەری کۆک بن و تەبابن مەسەلەی کوردە و دەرنەکەوتنی دەنگی ئازادی کوردە و دروست نەبوونی قەواری کوردە لە هەر چوار پارچەکەی کوردستانەوە کوردیش حەقی خۆەتی لە بەرامبەر ئەمەدا ڕێگە و پێگەی گونجاو بگرێتە بەر و نەک بەم پرژوو بەڵاوی بەداخەوەی هەرێکی لە ئاوازێ دەخوێنی ئەمە چاوەڕوانی هیچ شتێک و هیچ مەترجێکی بەسەر کەس لێ ناکرێت لەم قسەی جەناب تۆما موسا ئازار پرسیارێکی گرنگ بۆ دروزە بێ لەم هەلوو مەرجە تایبەتە کە لە ناوچەکەی ڕووەدا لە خۆرهەڵاتی ناوەڕاست
یعنی بۆ نمونە ئەوەی کە بینینەوە خۆپشاندانەکانی ئێرانە بۆ ململانەکانی سەر لە نوێ نێوان عەربستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێرانە بە تایبەتی دوای هاتنی مەلیک محەممەدی بن کوڕی سەلمان لە عەربستانی سعودی و ئەو سەرکەوتانەیە کە لە ڕۆژ ئاوا بەدەساتووە و ئەو تێڕوانینە تازی ئەمریکایە بەرامبەر بە ئێران و زۆر ئاڵگۆڕی تر کە لە سووریا لە منتەقەکەی ڕوویداوە بەڵام قسەی گرنگەکەی ئێمە مەستا بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا کە خۆپیشاندانەکرێت لەلایەن خەڵکی کوردستانەوە لە باشووری کوردستان کەچی ئەم هەندێک هێزی تازە پیا بوون کەچی کە لە کۆمیشیشی گەورە بوون لە سەرێکێتی نیشتیمانی کوردستان بوو کە چۆن ئەم حیزبە زیاتر پارچە پارچەکەن و بیکەنە بەردەم مەترسیەوە و لە لایەکی تریشەوە ئێمە چەند ساڵە شایەدیەوەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر دۆستی پارتی کرێکارانی کوردستان بۆ کەچی لەو کاتەیە جەمیل بایک ڕاگەانەی بڵاوکاتەوەڵێ بێ ئاوا بێ و حکوومەتەکە ئاوا بێ و خۆپیشاندان ئاوا بێ و ئەوەی کە عەبدوڵای موحتەدی ئەڵێ ئێمە ڕازی نین لە ڕۆژهەڵاتی کوردستان پاکە کوێخایەکمان بۆ داتاشەوەی کە لە ڕۆژ ئاوا کردوێتی یعنی خیتابی جیاوازی و پارادۆکسێکی جیاواز لە خیتابی کوردی هەیە لەو هەلومەرجەیە لە نێوان چ لە ناو هێزەکانی پارچەکانی باشووری کوردستان سێ دیقەتی لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا دوسێ هێزی ئۆپۆزیسیۆن و حیزبە تازەکەی بەڕێز بەرهەم ساڵە بەجێ ئاسنە بەغدا بۆ ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان کۆبنەوە بێگومان پارادۆکسێک هەیە لەگەڵ سیاسەتیان لەگەڵ ئەم هێزانە لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبەکان بەردەوام وەکو پێشتریش باسم کرد ئینشقاق و ئینشعابیان هەیە و بەرەیەکی کوردستانیان نییە و نەیانتوانێت خیتابێکی یەکگرتوویان بێت تەنانەت دوێنێ پێرەوەی من شایەدی ئەوم کە یانتوانی و بەیەکەوە بەیاننامەیەکی هاوبەش دەکەن سەبارەت بۆ خۆپیشاندانانە بۆ لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەڵێ من ئامادە نیم ئیمزایەک لەسەر وەرەقەیە بکەم کە ناوێکی ترە بێ بە ناوی حیزبی دیموکراتی کوردستان بەڵکو ئەبێ پێیان بڵێ هاوڕێیانی پێشوو باشە بۆ نمونە کۆمەڵی شۆڕژێڕی زەحمەتکێشان عەبدوڵای موحتەدی ئامادەنی لەگەڵ عومەری خانی زادە کۆمەڵی زەحمەتکێشان بەیاننامەیەک ئیمزا بکە پێدا ئامادەنی ئەنە کەسە قبوڵکە لەو هەلو مەرجە گەرمی کە لە منتەقەیە هەیە کورد بخۆی یەکگرتوو نییە پێدوانی کۆنگرەیەکی نەتەوەیی بە نیەتێکی باش ئەتوانێت دەستکەوتی زۆرتر بەدەست بێنێت لەم قەیران و کێشانە دەربازیان کە و دەستکەوتە حیزبیەکان بخەنە لاوە لە پێناو دەستکەوتی گەورەتر ئێمە ئەگەر ئەزمونێکمان هەیە سەر ڕایکەم و کوڕیەکانی لە باشوور ئەزمونێکمان هەیە لە ڕۆژەوە ئەزمونێکشمان هەبێت لە ڕۆژهەڵات پێدوانی هەنگاوێکی خێراتر بەرە دەوڵەتی کوردی روزبوو نەبێت سواز بۆ بەڕێز پرسیارەکە زۆر قورسە ینی زۆر شتی داوا لێ بنەکەی کە ملوانەیە هەلنوت ئەمەجارش نەبێ یەکەم مەسەلەی کورد لە کوردستانی عێراقی خۆمان بابلێ کوردستانی باشوور ئەو وەزعی کە هەیە ئەو خۆنیشاندانانەی کە ڕوویاندا خۆنیشاندان شتێکی و مافێکی ڕەوای کۆمەڵانی خەڵکی کوردستانە لەسەر موچە لەسەر بودجە لەسەر نەبوونی کارەبا نەوت سوتەمەنی ئیلی ئاخری بەڵام ئەمە بێ هەر ڕێگەیەکی مەدەنیانە و ڕێگەیەکی ئاشتیانە بگرێتە بەر ئامان چەند پیرۆز بێ قسێکی مارکسەیە ئەبێ ڕێگەکە ڕێگەیەکی شەرەفەتمەندانە بێ واتە هیچ پێویستم بەوە نییە نەبڕمداری تاپۆ بسووتێنم نە دایرێ مرۆڤ بسووتێنم ناحێ بسووتێنم نە با بڵین ئەرشیفێکی ساڵە لە کۆیە بسووتێنم ڕم داوای مافی ڕای خۆمەکەم مامەسام و دەوامەکەم ئەبێ مەعاش وەرگرم فەرمانبەرم و با بڵین ڕۆژانە لە 6 بۆ دوای نیوەڕۆ لە دایرەکی خۆم کارەکەم و ئەبێ موچەکەم وەرگرم ئەمە ئەوە مەسەلەی مداخلەی وڵات پەکەکە بە کوردستانی عێراق یان یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەری 75 بکەیت بەسەر هەموو پارچەکانی کوردستانە لە ڕووی مادی لە ڕووی معنەوی هەیەی ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ساڵی 1970 مزارەکان لە ئێران دروستە بێت هاوکاری کۆمەڵ و دیموکراتەکە و هێزی پشتیوان دروستەکە لە 1970 شەیدمان هەیە هەڵەبجەیش من 6 شەیدی هەیە ینی بەس هەڵەبجەیەکان 6 شەیدمانەیە لە هێزی پشتیوانی هێشتاویەکە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە پەکەکە ئەلانی خۆیەکە لە 1970 دێن چەکی شانی پێشمەکانی خۆیاتی هەرەوەی نیشتیمانی کوردستانە کە حیزبی شووعی عێراقی لە جەبەکە دەرەکرێت دێتە شاخ لە مەنتیقەی ئێمە چەکانی خۆیانیانە لە مامۆستا پشکۆ چەکی خۆیەوە بە ئەندامێکی حیزبی شووعی کە ئەم کۆمەڵە و یەکێتیە و ئەوان جیان ئەمە یەکێتی لەسەر هەر چوار پارچەکە ئەو لە دوانی بەڕێز جەمیل بایک حەقەوا لێکی باتەوە جەمیل بایک دوێنێری کوردی کوردستانی تورکیایە و حەزیش بکا کوردستانی عێراق لە ترۆقیا بێ کوردستانی ئێرانیش لە پێشکەوتنا بێ کوردستانی سووریاش لە با بڵین گەڵاڵەنامەی دروستبوونی دەوڵەتی خۆیان بێ ئەو قسەی کاک عەبدوڵای مەهدەدی کە ئەو قسێکی مەوزونانە و بەرپرسیارانەیە عەبدوڵای مەهدەدی ڕازەکات یعنی کوردستانی ئێران حیزبی خۆی و ڕێکخراوی خۆی و وا بڵین ئەجندەی خۆی هەیە کە جای لە کوردستانی تورکیا وهکذا تورکیاش لە عێراق و عێراقیش لە سووریا سووریاش لە هەمووی لەبەر ئەوە ئەبێ بەحەقەتە ڕەچاو بکەین دوو مەسەلەی ئەوەی کە هێزێکی سیاسی ئەڕوا بۆ لای لەگەڵ عێراق بێتەوە مەسەل ئەم هێزە مەسەل سێ هێزی سیاسی ڕۆشتن بۆ لای عێراق بنێتەوە ئەم سێ هێزە سیاسی ئەگەر بتوێ باسی شەرعیەت بکەی یەکەم ئەمە پەرلەمان
هەمووی لەوان پێک نایە تا شایەتەکە بۆیان بدرێت. دوو هەم ئەگەر سێری ژمارە و ئەجندە بکە ئەم سێزە یەکیان گۆڕانە یەکیان کۆمەڵە قواری هاوپەیمانیە. قواری هاوپەیمانی هێشتا نەبوو بە حزبی سیاسی ینی کۆنگری نەبستەوە و لە دۆخێکای پێن دۆخێکی دەڵەمەیی پێنەگەیوە. ئەو دوو هێزەی تریش کە بریتین لە گۆڕان و کۆمەڵ 30 کورسیان هەیە 24 بە 6 خۆیەکێتی و پارتی بەیەکۆ 28 بە 56 کورسیان هەیە نیوزایدێکیش و هێشتا ئەمان بە شەرعێت نازان. دوو ئەمە ئیشکردنی دەوڵەتی ناوەند و ئیشکردنی جەنابی عەبادیە لەسەر تەفکیرکردنی هێزە سیاسەکان لەسەر دوو ئیدارەی لەسەر ئەوەی ئۆپۆزیسیۆن بەجیا و حکومەت بەجیا. ئیستا من بڕۆم بەلای جەنابی عەبادی ئەو پەڕی حورمەتم لێگرێ و لەگەڵم دانیشێ کە ئەندامێکی مەکتەبووی ڕاگەاندن و پلە هەزاری یەکێتیم بەڵام لەگەڵ یەکێتیەکان لەوانەیە دانەنیشێ لەگەڵ پارتیەکان لەوانەیە دانەنیشێ بۆ ئێوە یەکێتی و پارتی لێک بکاتەوە. ئێوێ سێ هێزبێن ئەم سێ هێزەیەکیان نەبوو بە ڕسمی کە ناوی قوارەوە پەیمانیە لەگەڵ دوێزەکەی تر کە 30 کورسیان هەیە 30 بۆ 56 نوقسانە واتە یەک لەسەر چواری پەرلەمانی کوردستانە بکا بە شەرعەتێکی زیادی باتێ. سێهم ئەم گۆڕانکارانی کە ڕۆژڕات ڕۆیە ئەو گۆڕانکاری کەلاوچەکە ڕوە ئەو گۆڕانکاری دوای شانزی دەڕوویاوە ئەمە عێراق بەرەو ئینتیخابات دەڕۆیە ئینتیخاباتێکی ناکرێت سونە بایکۆتێکەکە یاچێت ناوێت سونە لەگەڵ کورد پەیوەستە بن یا پەیوەست نابن. ئەمە بەڕاستی خطابێکی نەتەوەیی ئەوێت ئەگەر ئێمە نتوانین لەم کاتا یەک و یەکگرتوو بین ئەتوانین لانیکەمە بکەین. من هەموو جار وتوومە گۆڕان و کۆمەڵ ئەگەر بەشدار نەبوو بن لە قەیرانی دارایی و قەیرانی سیاسی لە کوردستانی عێراق خۆ حەقە ئەو شەرەفە بەخۆیان ڕەوابین بەشدار من لە هەڵسانەوەی لەم قەیرانە بەشدار بوون لە دەرچوون لەم قەیرانە بەهۆی نێن لە حکومەت نەکشێنەوە بەهۆی نێن هاوبەش بن. ئەمە یەک. دوو گۆڕان و کۆمەڵ ئەگەر نانتوانی بێت مەسەڵەن یا ساهمیان نەبوو بێت لە نەهامەتیەکانی کوردستانە خۆ ئەتوان شان بەنەژێر ئەو نەهامەتی بۆی شەرەفێکی گەورە بەخۆیان بەخشن کە یەکێتی و باڵێن پارتی دروستی کردووە. ئەویش بەچی بەوەی کە بێن خطابەکەمان موحەدکەین ئەوش بن خطابەکان یەککەین. گۆڕان و کۆمەڵ و قواری هاوپەیمانیە چێ بۆ بەغا بە 30 کورسیەوە ئەبوو یەکێتی و پارتی کە چێ بەغا پەرلەمانیشیان هەیە بە 56 کورسیەوە ناشەرعی. گۆڕان و کۆمەڵ و قوارەی هاوپەیمانی ئەچێ بۆ بەغا بە شەرتی خۆیان لە ئەجنەکە داواکەن ئەبێ هەمووش لەجێ سەقفی پەرلەمانە بێ لەکوێ ئەمە سەقفی پەرلەمانەیە. ئەم سێ هێزە چووە بەغا وەکو سێ حیزبی سیاسی. بۆچی سێ حیزبی سیاسی لە کوردستانە نوێنەی هەموو حیزبەکانە ئەنوێنی سۆشیالیست کووە حیزبی شوعی کوردستان کووە بستنەوەی ئیسلامی کووە یەکگرتوو کووە یەکێتی کووە پارتی کووە وانە لەبەرەوە سیرەکەی ئەمە لە قازانجی ئەو گۆڕانکاری کە ئێساچێ لە کوردستانی ئێران کە ئێساچێ بەر لە مزارەکانی کۆماری ئیسلامی کە لەو گۆڕانکاری کە لە تورکیا ئەو گۆڕانکاری کە ئێسا لە پێدە و با بڵێن ئەنەکەسە دژی بە یەکەیکەن لە سووریای ڕۆژئاوا ئەوەی کە ئێساچێ دوای شانزەی دە کە پێێن لێوان دەوڵەتی ناوەند و حکوومەتی ئێرە ڕوویداوە ئەمە لە قازانجی کورد نیە لە قازانجی کوردی یەکدەنگیە و یەکڕەنگیە و یەک ماشە باشە مامۆستا زۆر پرسیارەکەی من جوابدایەوە ینی زۆر قورس نەبوو. کاک ئەحمەد ئەگەر بێمەوە لای جەنابێت هەز ناکەی پارادۆکسێک لە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە بۆ نمونەوەی کە ئێستا باسم کرد ئامادەیەدان بە فیدراڵی باکووری فرات ئەو ناوچانی کە لەژێر دەستی هێزەکانی سووریای دیموکراتە هەن بنێت کەچی لە باشووری کوردستان نەک دژی ڕیفراندۆم بوو بەڵکو چرای سەوزی بۆ عێراق شەڕ کرد کە بەشێکی زۆر 150 خاکی ناوچە جەناوکام کێتەوە ژێر دەستی حکوومەتی عێراقی و هێشتا هەز ناکرێت زۆر جددی بێ لە پشتیوانی لە باشووری کوردستان. پێ دوایە لە نێوان ئەو دوو پارادۆکسە ئەو هەڵوێستە متەناقسەیە هەڵوێستی بەرامبەر ڕۆژهەڵاتی کوردستان چییە بێ کە بەپێ هەندێک زانیاری ئەمریکیەکان چەندین جار دانیشتنیان کردووە لەگەڵ کۆمەڵە دیموکرات پەژاک و تەنانەت باز لە دانیشتن لەگەڵ مجاهدینی خەڵق و ڕێکخراوە چەپەکانی تری ئێرانی ژەکرێ. پێ دوایە لە نێوان ئەو دوو سیاسەتی ڕۆژاوە باشووری کوردستان سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر ڕۆژهەڵاتی کوردستان ڕوون و وازەحە ڕوون و وازەح نییە بەڵام ئێمە نابێ ئەومان لات ئەمریکا بە بەردەوام بە درێژایی ئەوەی کە ئێمە بینی بێتمان لە تەمەنمانە بە جۆرە بەرژەوەندەکانی خۆی هەڵسکەوتی کردووە. بەرژەوەندی ئەو لە سووریا کە بەشێکە لە وڵاتێکەوە تەنیشتی ئیسرائیلی کردووە ئەوەیە کە ئاژاوی تیاابێ یان دەسەڵات بەدەستێزێکەوە بێت ناچی نەبێ بۆ ئیسرائیل سەبارەت بە یعنی گۆڕانکاریەکان لە سیاسەتی ئەوە بە جۆرەی بار و دۆخێکی تایبەتیە کە دیراسەیەکی گوردی پێ بۆکات لە ترکیۆناتە ئەوەی کە لەم وڵاتە چێت لەسەرەوە بێ یان چێ لە ژێرەوە بێت بە تایبەتی بۆ نمونە لە عێراقا ئەو زۆر باش زانێت کە عێراق ئێستا حکمی شیعە ئەیدا بەڕێوە بەڵام پشتگیریە کاتە ئەوەندەی کە بتوانێت داواکاریەکانی جێبەجێ بکات سەبارەت بە ئێران
عبادی هاان بە تەشجیعی بکە کە لە ئێرانیدا ببڕێکە بەتەکیید بۆی ناکرێ بەڵام بەشێکە لە سیاسەتی خۆی گرتوێتێ بەر ئەویش بۆ ڕازیەکە کە دژی ڕێفراندۆم و دژی کوردستان بوەستێتەوە بە جۆرەی حسن و ڕزای عبادی بە مەرجە عبادی هەندێ مەرجی بۆ جێبەجێ بکات ئەویش ئەوەیە کەوا دەسەڵاتی ئێران لەناو عێراقا کەم بکاتەوە ئەمەلی بەو زیاترە وەکو لە کەسانێکی پێش ئەویان کەسانێک کە بەتەما بنبێنە سەر ئەو دەسەڵاتە سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان و سەبارەت بە ئێران هەردیس ئەم سیاسەتێکی واضحی نییە ئەو بەتەنها ئێرانێکی ئەوەیە کە ئەمەندە لاواز بێ مەترسی نەبێ بوو بەسەر بەرژەوەندەکانی ئەو لە دووری عەرەبی و لە وڵاتە عەرەبیەکانی دەوری ئەوانی کە لەگەڵ ئەوانە یان هەروەها بە ترسناک نەبێ بۆ سەر ئیسرائیل باوەڕ ناکەمەوە خەمخۆی ئەوە بێتکەوە لە ئێرانە ڕژێدێکی دیموکراسی وا بێتە ئاراوە کە میلەتەکەی چۆن بژێنێ و چۆن پێ بگەێنێ و چۆن بەرەو پێشی بێت و چۆنی هاڵی تێنێتەوە و چۆن ژیان دەرنەسەر ئەوانە هەموو لە ئەجندای ئەو دوورا و تەنها ئێرانێکی لاوازی ئەوێ ڕوخانی ئەو ڕژەمەیەوێ کە ترسناچی نەبێت لەسەر بەرژەوەندەکانی ئەو لەسەر ئیسرائیل. باشە کاک بورهان ئەگەر جەنابیشت لەو بارەیەوە پێم بڵێ یعنی جەنابەت پێ وایە ینی ئاسۆیەک ڕوونە چانسێک هەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە بێگومان کە قسە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانەکەی ینی کورد کە قسە لەسەر باشوورەکەن یا باکوور مە بەسمان کووردە لە هەر پارچەیەکی کوردستان ینی هەنگاوی باشی ناوە بەڵام بۆ نمونە ڕەخنە هەیە لەسەر ئەزمموی باشووری کوردستان ئەوەی کە پەرلەمان داخراوە بارزانی دەستا و دەستی دەسەڵاتی نەکردووە و گەندەڵی و ناشەفافی زۆر لە کەیسی نەوت هەیە و موچەی مامۆستایان و چین و توێژەکانی کۆمەڵگا دابین ناکرێ و جیاوازێکی زۆر لە نێوان دەوڵەمەندەکان دەوڵەمەندترە بن و هەژارەکان هەژارترە بن و خەریکە چینی ناوەڕاست نامێنێ یا لە دەستیەدا کۆمەڵگا ڕقمی ئەو ڕەخنانێک کە لەسەر باشوور هەیە پێ دوایە ینی ئەگەر وێنەیەکم سوورەیەکم بیتێ لەسەر داهاتی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی چی لێتی بڵێ خۆرهەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ ئەگەر وەکو خۆیان دەڵێن و داودەوڵی دەڵێ لە سێ قەومیەتی کورد و تورک و عەرەب پێکاتون بەڵام کورد لەم بین ئەمانە بەش کرا و لەت کرا و تا ئێستا ئینکاری وجودی کراوەکو لە زمانی ئەتەتورک و ئەزانینە یعنی لە زمانی عوسمانیا کورد بە کوردی قسەی کرد بەڵام ئەتاتورکە ئەو اعترافە سەح بکاتەوە و ئینکاری وجود تەکە یعنی بەداخەوە بە مروری زمانی کورد بۆ پێشەوە بڕا سای ئەم حکومڕانانیم ناوچەدا بۆ دواوە هاتەوە دەوردا ئازادیەکانی لێستەنداوەگەر لە زمانی ئیمارەتە کوردەکانە نوێ لە ئازادی هەبوو بێ کورد و بەس باجیدا بێتەوە سەڕ تەدەخولکاری ناوخۆیان نەکردووە بەڵام بە پێشوەچوونی زەمان بەداخەوە نوێیان لات و هەموو لە هەوڵی ئەوە دابوون کورد لەتلەت کەن و پەتکەن و بیتایەوە بەڵام لە بەرامبەر ئەم گۆڕانکاریە گەوران لە بەرنامەکەشدا بە ئام ئاماژەی پێکرا ئەبێ گۆڕانکاری نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتەکانی ناوچەکەدا ڕوبێ کورد لە ئاست ئەم گۆڕانکاریانەدا یەکگرتوو بێ بەخۆی دابچێتەوە بەم وەزعی ئێستەوە کە زۆر قسەمان لەسەری کرد بەم ناکۆکی و ململانیانەوە کە تەنان نەک لە ناوخۆنە ناو حیزبەکانیشی گرتوێتەوە بەوەی کەوا دەسا و دەستی دەسەڵات ناکرێ بەداخەوە و تەجروبەی کەوا لە 26 ساڵی حکومڕانی کوردی لە باشووری کوردستاندا کە باید جێ ئومێد وای بەداخەوە لەم دوایە کە زۆر خاڵ و تانە و نیگەرانی بۆ هەموو کورد هێناکە دەبێ ئێمە بە خۆمانە بچینەوە و پند لە ئەزمونە جوانەکانی مێژووە بگرین لە گەلانی تر وەربگرینەوە لە ئاستی ئەو قوربانیە گەورانەی کورد بین کە لە 100 ساڵی ڕابردە مامۆستا ئەگەر لە کەمتر لە سەرچکەیەک پێم بڵێ سوورە گشتیەکە لەبەر بۆ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان ڕوونکەیتەوە کە داهاتووی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاست چییە بێ من بە داهاتوێکی ئیجابی و بە داهاتوێکی گەشەبیرم باشە بەڕێز کاک ئەحمەد ئەولاخی جەنابەت سوورەکە چۆنە بینی و داهاتووی کورد چۆنە بینی من گەشبینم بەڵام بەمەرجە ڕژێمی ئێرانی ئەم ڕژێمە ئێستا نەمێنێ ئەی ڕژێمی تورکیا بمێنێ نابەتەکیدەوە کارگیرەوە بۆ سەرەویش ڕژێمی ئێران نەمێنێ کاریگەریی گەورەی هەیە لەسەر ڕژێمی تورکیا ئەمانە سیستلێکم بێکەوە بەستراوە کاگویانگە دوایین قسەی جەنابەت بەڵێ منەڵێ ئەم ڕژامە بەهێزانە بمێنێ لە ناوچەکەدا کورد هەرگیز ناتوانانی لە بەم معادل و هاوکێشە ئێستەوە کورد ناتوانانی یەکگرتو بێ دیارە ئەو دەستانی کەوا لە دەور و پشتەوە چۆن ئەیانەیە کورد لەت بکەن
بەشی بکەن لاوازی بکەن کاریان لەسەر ئەوەیە تا ئەوان ئەو لەو سنتەری هێزەدا بمێنن لەو هاوکێشە ئەوان لایەنی بەهێز بنتیایە ئەوان ئیرادی خۆیان سەپێن. زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ قسە و باسمان کرد سەبارەت بە بارودۆخی سیاسی کورد لە پارچەکانی کوردستان لەژێر ئەو هەڵومەرجە ناوچەی نوێدەوڵەتی کە لە منتقەیە ڕووەدا. مامۆستا ئازاد لە بیدایەتی بەرنامەکەی باسی حکوومەتەکانی خوا لێ خۆش بوو یا شێخ مەحموود و قازی محەممەد و ئەومان کرد. بەڵام ئەوەی کە مێژوو پێمانەڵێەوەیە کە بەڕاستی لەو هەلومەرجانەیە کورد بابەتەکەی باش نەخوێندێتەوە هەلومەرجە ناوچەی و نێودوڵەتەکانی باش نەخوێندێتەوە لە سەردەمی حکوومەتی شێخ مەحموودا کاتێک ئینگلیزەکان لێرن بەڕە شێخ مەحموود نامانێرە بۆ لینین و نامەکە دەست ئینگلیزەکان لە ئێرانیش کاتێک کە قازی محەممەد لەسەر دەسەڵاتە کاتێک کە ئەڵمانەکان و مەریشەکان لە ئێرانن نامانێرە بۆ ستالین و لە سەردەمی ساڵی 1990 کاتێک عەبدوڵڵا ئۆجالان دەستگیرەکرێ عەبدوڵڵا ئۆجالان و پارتی کرێکارانی کوردستان هێشتا ئەمریکا بە ئیمپریالیزم مەزان کەچی ئێستا مامەڵەیان لەگەڵەکەن و پشتیوانی لە فیدرالیەکەی ڕۆژاواکەن. لەبەرەوە هیوادارم ئەو هەلومەرجە ناوخۆیە باش بخوێنرێتەوە و کورد یەکگرتووتر بێ چونکە ئەو هەلومەرجە نێودەوڵەتیانە زروفی مۆزوعی گرنگن بۆ داهاتوی کوردستان. و سپاس بۆ میوانەکانم بەڕێز کاک بورهان ڕەوف نووسەر و چاودێری سیاسی بەڕێز ئەحمەد ئابلاخی ڕۆژنامەنووس و شارەزا لە کاروباری ئیسلامی سیاسی و بچنەوەی چەپ بەڕێز ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن و زۆر سپاس تا بەرنامەی داهاتوو کاتیش خۆش.